هەڤاڵتی خۆرتێکی ئەخلاقی وی نەخۆش هەبوو تمی بە هەڤاڵێ خۆرە نقاش دکر و پەو دچنی ڕۆژێکێ باوی وی خواست بشیرەتێکی وی تربیە بکە تۆربەیەکی بمیخان داگرتی دادەستی وی بنێرە کوڕێ من هەر جارا کو تە بە هەڤاڵێن خۆرە پەوچنی میخەکی دوی تەختی دێ بکوتە باشە تە فێم کرد بەرخێ من تەمام باڤۆ دبە خۆرتێها ڕۆژا ئەول گەلێک میخ دە تەختە دەکوتا چەند ڕۆژ دەرباز بوو خۆرتکێ هان حەبکی لەخۆ مقاتە بوو سەرخواهات هەر کو چوو میخ هەندک دە تەختە دەکوتا نابراوی و هەڤاڵی ویژی باش بوو نیهایەت ڕۆژێک هات تەو قەت میخ دە تەختە دە نەکوتا چوو ji bavê xwe re got û bavê wî ew dîsa anî bertexte belê berxê min kîja roja ku te bi hevalê xwe pev neçinî mîxekî ji texte rake piştre çend roj derbas bûn rojek hat ku mîxên di texte de kutayî tev hatin rakirin xortêhan gazî bavê xwe kir û texte nîşanî wî da eferim lawê min tu xweş tevgeriya encaq باش بالا خو بدوی تختگی گلک قلک تیده هنه نوسا اف تخته نوک تخته بری خوشکه بنیره کوری من وقتا مرف به حوال خوره لحف دخن پف دچنن بیوه نخوش دوه مرف دردکوین 2000 جارجیش حوالین خواه عذره بخوازه دیسا دوساوان کلمه نخوش و خراب لسر قلب دمینه برینا خنچر ساغ دبه یا زمان ساغ نابه کوری من مرف زو بزو هەواڵێن قەنج نابینە لەورا هەواڵ وەک جەواهرن تە کێف خۆش دکە تە بجەسارەت دکە وەختا کو تو دکەوە تەنگاسیگێ تێ ئالیکارییا تە و هەر تم لبات تەیە و دلێ خۆشتەرەڤە دکە مەرسەلۆکا مەلسەرێ گیارا ڕەحمەت و رازیبوونا خۆدا لە دێ و باوێن گوهدارە